تا درود و ڕێز بۆ ڕۆحی جەنابی مام جەلال کۆنفرانس نوێبوونەوەیە هەڵبژاردنە خۆ ئامادەکردنە بەرەو کۆنگرا ئێمە وەکو کۆمەڵی ڕێکخستنە دێرینەکان ئەوە کۆنفرانسی سێمە ئەنجامی دەدەین بۆ ئامادەکاری بۆ کۆنگرەی سێ بۆیە داواکارین لە ئەنجومەنی سەکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو تۆقێکی ئێستا تووشی وونە لە غیابی گەورە و سەرۆرمان جەنابی مام جەلال و نەخۆشکەوتنی هەواڵی بەڕێز کاکۆسەد خواشفای بدا دیارە تووشی تەوقێک بووینە بۆیە ئەنجومەنی سەکردایەتی حەقا و تەوقە بشتێن و کۆبوونەوە بکەن لەو کۆبوونەوەیە بڕیاری ئەنجامدانی کۆنگرە بدەن و بۆ ئامادەکاریش بۆ کۆنگرە دیارە بە کۆنفرانسات دەست پێ دەکاتن هیوادارین لە بچووکترین ئۆرگانە تا گەورەترین ئۆرگان هەڵبژاردن بکرێ بۆی ئەندامانی کۆنگرە دوور لە تەکەتولات و دەستە و دەستەگەری دەنگ بدەن و سەرکردایەتیی تازە هەڵبژێرنەوە دیارە مەدرسەی مام جەلال ئەوەندە گەورەیە کەس ناتوانێت ئەو مەدرسەیە بچووک بکاتەوە و داوا لەو خەڵکانەش دەکەین کە بەنیازن مەدرسەکەی مام جەلال بچووکەنەوە لە ئێستاوە خۆیان کۆڵ بدەن و واز لە یەکێتی نیشتیمانی کوردستان بێنن چونکە با دڵنیابن ئێمە لە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان سزایان دەدەین بۆیە ئێمە بە دروشمی یەکێتی ناوی یەکێتی و پاراستنی یەکێتی ناوی یەکێتی و پاراستنی مەدرسەکەی مام جەلال ئەرچی ئەخلاقی هەمومانە دەبێت ئەوە بپارێزین وەک بیبیلەی چاومان